بیسەر و بینەرە بەڕێزەکانم لە رادیۆ و تەلەڤیزۆنی سلێمانی سڵاوتان لەبێت. لە درێژەی هەڵمەتی بانگەشە بۆ لیستی 190 پارتی دموکراتی کوردستان، لیستی ئارامی و ئاوەدانی و خۆراگری و پێکەوەی 4 دروشمە تایبەت و پڕماناکەی پارتی لەگەڵتانین بۆ میوانداری کاندیدێکی تر لە کاندیدا لێهاتوو ناسراو و یەک جارەیان تایبەتمەندیم کاندیدەمەوەیە کە زۆرتر لە ناولاوان بووە و زۆرتر خزمەتی ئەو تۆژەی کردو بۆیە کە دەڵێن کاگاوان زۆرترڵەن کاگاوانی لاوان. ئاوان حەمە ساڵح کاندیدی ژمارە 4 لە ڕیزبەندی بربژێرەکانی لیستی 190 پارتی دموکراتی کوردستان و میوانی ئەم جارەی 6 پرسیارە. کاگاوان زۆر بەخێر بێ. ساڵانێک لەم کەناڵە لەم ناوەندە میدیایی خزمەتێک کردو، ئێستا خۆشحاڵین هەرچەند ماڵی خۆتە بەزەم جارە میوانمانیت. هیوادارم بەرنامەی داهاتوو لە پەرلەمان بتبینینەوە. حەزەکەم سڵاو و قسەی سەرەتات بۆ بیسەر و بینەرەکانم بکەی ئەنجا بەرنامەکەت بۆ باس دەکەم. زۆر سپاس، دەستخۆشی لە کارمەندی یەک بەیەک و لە بەڕێبەرەوە تاکو و کارمەندەکان دەستخۆشیان لێکەم. هەمیشە ماندوون کاری باشیان کردووە، خزمەتی زۆریان کردووە بێ و چند کاریان کردووە بەرداوامیشن ئێستا دەستخۆشیان لێ سەرکەوتوو بن ئینشەڵڵا. زۆر زۆر بەخێر بێ. من لەم دەستگایە ماوەی 2 ساڵ نیوازم کارم کرد، بەرنامەی وەرزشیم هەبوو. ئێستاش هەمیشە خۆم بە خزمەتکاریم کەناڵازانم، خۆم بە وازم کە هەمیشە پاڵپشت و هەروایە ماڵی خۆتانە و هەمیشە پاڵپشتیان هاوکاریان بۆ هەمووتان. زۆر سپاس. پێم بڵێ بەگشتی زۆرترین ئەزمموی خزمەتە لە ناو لاوان بووە، ژمارەکە زۆرەوە نییە ساڵانی خزمەتەکە. چەند ساڵ بەگشتی لە ناو لاوان بە نزیکەی 32 ساڵ من لە بەچکە شێرانەوە لە قوتابیان لاوانەوە دەستم پێ کرد، مرحلە بمەرحلە پلە بە پلە خۆم بە پلە پلە هەموو قۆناغەکان بە حەقی خۆم بڕی تا گەشتمە بەرپرسی لاوانی سلێمانی ئەم شارە. دوایە گەشتمە کارجێڕی مەکتەبی سکرتاریەت، مڕەشەحیش بووم بۆ سکرتێری لاوان، بەس من هاتمەوە بۆ سلێمانی لەبەرەوەی کە خزمەتی ئەم شارە بکەم، بۆیە ئەو کەسێکی تر. باشە، کارگێڕی لقی 4 بوون بەرلەوەی کە کاندید بن، مەبەستمێ تازەترین پۆستانەوەیە کە کارگێڕی لقی 4 دروستە. با بەرنامەکەت بۆ باسکەم 2 بۆکس لە بەردەمی جەنابتە، بۆکسێکیان پڕە لە کارتی زەردی زۆرتیا، یەک کارتی سووریتیە و بۆکسێکیان بەتاڵە. ئەو بۆکسەی کە پڕەتی لە کارت بۆ هەر کارتێک پرسیارێک هەیە و پرسیارەکەت کە خوێندەوە ئەیخیتە ناو بۆکسە بەتاڵەکە بۆی دووبارە نەبێ. ڕوونە کاگاپانوانە دەست پێ بکەین فەرموو. کارتێکەمان بۆ ڕاکێشە و خۆشت بۆمان بخوێنەرەوە، دەنگت باشە میدیاکار بووی. کام گرفتی شارەکەت نیگەرانی کردویت؟ وەڵای خۆت دەزانی زۆر گرفتەیە لەم سنوورە لەم پارێزگایە. ئەم گرفتی ئەم شارە کە سەیری ئەم شارەکەیت من مێژوویەکی زۆر تەمەنێکم لەم شارە بردو سەر ناڵی ئەم شارەم. باشە. ئەم شارە شارێکی زۆر جوان بوو، شارێکی جوانترین شار بووی کوردستان بوو. خەڵکی هەولێر و دووەک شارەکانی تر سەردانی ئەم شارەکە بۆ سیاحەت هاتن، بۆ سەیرانگا هاتن. بەداخەوە ئێستا ئەم شارە جوانە وای لێ هاتووە، خەڵکی ئەم شارە ئەچێ بۆ سەیران و سیاحەت و بۆ حەواناچێت بە هەولێر و دووەک. ئەم شارە لە ڕێی خزمەتگوزاریەوە زۆر دواکەوتووە، لە ڕووی ئەمنیەوە بەداخەوە ئارام نیە ئەم شارە، لە ڕووی کار و کاسپیەوە کار و کاسپیتیان نەماوە، ژیانی تیان نەماوە. بۆچی؟ لەبەرەوەی کە دەسەڵاتێک هەیە لەم شارەیە، بەداخەوە دەسەڵاتێکی کە دیکتاتۆر خۆسەپێنتەن بازوەرگر، تەنانە دوای لە هاتووە ئەو بازرگانانە هەمووی ڕاکەن بەرەو دووەک و هەولێر کار بازرگانیەکەن. بەداخەوە ئەم شارە جوانە وای لێ هاتووە ئارامی تیان نەماوە، ژیانی تیان نەماوە، خۆشگوزەرانی تیان نەماوە. بەداخەوە ئەم شارە جوانە ئەبینیت لە ڕووی جوگرافیەوە، لە ڕووی شاخ و سروشتەوە دەوڵەمەندە، لە ڕووی ئەو دەریا ئەو دوکان و دەریا چەومانی کە لە دوکان و سامانێکی ئاوی زۆر دەوڵەمەند، لە ڕووی کشتتوکاڵە و زۆر دەوڵەمەنە، لە ڕووی نەوت و لە ڕووی پیشەسازی و زۆر دەوڵەمەندە، لە ڕووی فەرهەنگیەوە، لە ڕووی ڕۆشنبیریەوە، لە ڕووی سەقافەتەوە، لە ڕووی هوەریەوە. بەداخەوە ئەم شارە پاراستراوە. ئەم شارە لە هەموو شارەکانی کوردستان بێکاری زیاترە. بەداخەوە بۆم گەنجانەی مەسەر لەم شارەیە بێکارن. ئەمە فرسەت نییە ئەو غیابە ئیداری پارتی هەیەی لێرە چاکی بکەینەوە بە دەنگدانمان بۆی ئەو ببێ بەهێزی یەکەم. من داوا لە پارێزگای سلێمانی خەڵکی سلێمانی دەکەم دەنگ بە پارتی دموکراتی کوردستان بن، ئەو خۆشگوزرانی لە هەولێر و دووهۆگەیە بۆی لە سلێمانیش دابین بکرێت. پارتی لە هەر شوێنێک دەسەڵاتدار بێت ئاوەدانی هەیە، ئارامی هەیە،
خزمەت گوزاری هەیە لە ڕووی کار و کاسبکارانەوە ژیانی تایە ژیان بەرقەرارە پێکەوە ژیانی تایە ئاوەدانە. باش کارتی دۆمان بۆ ڕاکێشە زۆر جوان دەستت خستە سەر برینەکان و میوانەکەم کاندیدی ژمارە 4 بۆ دەنگدەر و هاونیشتیمانی ئازیز. دەڵێ کام لایانی کارنامەی پارتی لە لای تۆ زۆر گرنگترا خۆتەزانی کارنامەی پارتی زۆر فراوانە کاگاوە بەڵام کام لایەنەی بۆ تۆ پلە یەک دەبێ ئەو لەو یەت دەبێ. وڵای زۆرن کارنامەکەی پارتی لە چواردە کارنامەیە ئەو چواردە کارنامەی هەر لێکە بیری لێکێتەوە فەلسفەیەک و لەو چواردەتەوەری کە زیاتر گرنگی بە لاوانە درێت کە لاوان سێ بەشی کۆمەڵگای داپۆشیوە. لاوان شوورەی پۆڵانی وڵاتن تا وڵات لاوانی تیابێ وڵات بەرەو پێشترە ڕوە. ئەو نەبوونی خزمەت گوزارە لەم دەڤەرە لاوانی وەدەرناناوە بەهۆی کۆچی بەلێشاو بە قاچاق ئەم نەبوون و خراپی و نائارامی ئەو شتانی باست کردن هۆکار نەبوون بۆی لاوەکانی ئێمە شار و نیشتیمانی خۆیان بەجێ بێڵن. ئەچی دەوە سەبەبێکی ڕیسیە ئەو لاوانەی کە ئێستا کە خوێندن تەواوکەن شوێنێکیان نییە کۆمەلگایەک نییە کە بتوان حەز و ئارزوەکانی خۆیان بەدی بێنن شوێنێکی کات بەسەر بەردن و چێژبینی سەر نییە. ڕاستە ئێمە پارکوانمە و پارک و ئەو شوێنانە شوێنی لاوانین شوێنی لاوان کە ئەوێ حەز و ئارەزوێ هەموو لاوانی سلێمانی بەت هەموو لاوانی کوردستان بەتایبەت بەداخەوە لاوان حەزی لێ وایە حەزی لە شوێنێکە بێت پرسم پێشێت وێ نەپێشێت حەزی لێ مۆسیقاژەن بێت بەهرەکانی ئەو حەز و ئارەزوی هەیە بەداخەوە شوێنی نەکراوەوە لەم شارێکە حەز و ئارەزوەکانی تیا بەدی بکەیە یا لە ڕووی وەرزشیەوە لە ڕووی وەرزشیەوە شارە دواکەوترین ڕوو لە واری وەرزشیە لە کاتێکە دەیان یارزانی نمونی هەیە لەم شارە بەڕابردوو کۆمەڵا یاریزانی زۆر لێ هاتوو باشی ئەم شارە کە ناوبانگیان هەیە لە کوردستان و لە عێراقا بەداخەوەی سا و یاریزانە لێ هاتوو بە توانایی کوجاران نەماوە لەم شارەیە چونکە ئینتیمامی وەرزشی نەماوە بۆ بە حیزبی لەم شارە هیوام سلێمانی بگێتەوە بۆ ئەو دۆخەی جەنابەت باسیەکی و شانازی پێوە بکەین. ئەوەش ئەو دۆخەی کاگەڕێتەوە بۆ جاران کە پارتی باڵا دەسەڵات بێت لەم شارە یەکەم بێنێ ئەو کاتە توانین ئەم شارە بێتەوە بە شاری جارانی سلێمانی ئینشاءڵڵا. کارتی سێم بۆ ڕاکێشە بزانین بە دەنگدەری سلێمانی دەڵێیت. باش دەنگدەری سلێمانی تا ئێستا زۆر هێزی تاقی کردوێتەوە پێیان دەڵێ ئەم جارە لایانی کەم ئەم هێزش بخەنە بەر تاقیکردنەوەی 4 ساڵیان نا. خەڵکی سلێمانی خەڵکێکی سرکە خەڵکێکە کە تا نەگاتە قەناعەتێ دەنگ نایەت بە هیچ لایەنێک. من تەسەوڕێکم جارە خەڵکی سلێمانی بڕیاری خۆی دا و دەنگ بە پارتی دموکراتی کوردستانەیە چونکە ڕابردووی پارتی و ژیانی هاوڵاتیانی ئەو شارەکانی ژێر دەسەڵاتی پارتی و خزمەت گوزاریەکان ئەم جارە خەڵکی سلێمانی ئەچی دەنگ بە پارتی دموکراتی کوردستانیان ئەو دەنگانەی کە تاکوی ئێستا خۆڵەمەشین هەر لەگەڵ پارتی دموکراتی کوردستانن ئەو دەنگانەی کە دەنگی خۆیان تاقی کردو بۆ لایەنەکانی تر کە فریویان داون بەداخەوە لە سزان بدەن ئەمجارە من تەسەوڕەکەم سلێمانی سزای ئەو لایەنانە بە کە بە خۆڵ خەڵاتان و بە بەرکردداری درۆ بە کردداری ساختە و بە کۆمەڵێک کردار خەڵکی ئەم شاریان فریو داوە خەڵکیش ئەم شارێسا وشارترە ئەم جارە چاوکراوکرا ئازاترە لێهاتووترە چونکەم شارە شاری هەڵمەت و قوربانیە. دەستخۆش کارتی چهارەمان بۆ ڕابکێشە بزانین ئەم کاتە سوورە لەوان خەتەر بێ پرسیارەکەشی سوورە باشە چی لای تۆ هێڵی سوورە بۆ ئێستا و بۆ کاری پەرلەمانتاریت چی هێڵی سوورە لای ئاوان حەمە ساڵح؟ هێڵی سوور لای منەوەیە کە خیانەت لە کوردستان بکرێت لە میلەتەکەت بکرێت درۆ احترام هەیە ڕزمەکە باسیەوەکەم ناڕاستی لەگەڵ میلەت و ڕابرد خەڵکە بکرێت پوختان بکرێت شتێکە نییە هەڵبەت هەڵبەستن ئەمانە بەلای من دەرەجەیەک خیانەتکردن ئەوە زۆر هێڵی سوورە. باش دەستخۆش پرسیاری پێنجەمان بۆ ڕابکێشە و کاندیدە میوانەکەم ژمارەی 4 لەیادتان بێ ئامادەی هیچ بەڵێنێک بدەیت کاگاوان خۆتەزانی خەڵک بێزار بووە لەوەی ئەوەندەی بەڵێن پێدراوە و دوایی خاوەن بەڵێنەکەی هەر نەبینیوەتەوە تۆ ئەچیتە ژێرباری بەرپرسیارەتی بەڵندان یان هیچ بەڵێنێکەدی لەم هەڵمەتەکە لەگەڵ دەنگدەری خۆت دانیشی لەگەڵ ئەو کەسێک کە دەتوێت دەنگت پێ بدە؟ من ڕابردووی و برادران کاریان لەگەڵاگەم زۆری بە تایبەتی شار لەم شارەیە من لاوانی ئەم شارە نزیکەی
16 ساڵ لەم شارە خزمەتی لاوانی کوردستانم کردووە باشە بە تاکە کەس ناسراوم کە ئەو دەسەڵاتی هەم بوو بێت بەپی توانای خۆم وعد و جێبەجێکار بوو کە پێم نەکرا و بڕیارم نەیاوتمە نایکم ئێستاش بەڵێن ئێم بە ناوی پارتی دیموکراتی کوردستانەوە ئەو بەرنامە و کارنامەیەکی پارتی دیموکراتی کوردستانی بەڵێن لەسەرەوەیم کە هەمووی پارتی دیموکراتی کوردستان جێبەجێەکە ساحەبی ئەو تەوارانە دەبن کە پارتی لە کارنامەکەی هەروژان بەڵێ ئێمە هەموو کاندیدی پارتی خاوەنی و بەڵێ نابێت ئێمە لە سای پارتی دیموکراتی کوردستان کاندید کراوین ئەتوانین لە ڕێگای ئەو کارنامەی بەڵێن بە خەڵکی سلێمانی خۆشەویست بدەین. کاگاوان پرسیاری کۆتاییمان بۆ بخوێنیتەوە سپاس دەکەم پرسیاری شەشەمە بۆ ئەوانەی هێشتا دڵنیانی بەشداری دەنگدان دەبن یان نا. باش خەڵکێکی دڵڕاوکەی هەیە سترێسە بزانێ بەشدار بێ یان نا چیان پێ دەڵێن؟ من داوا لەو هاوڵاتی خۆشەویستان ناکەم داوایان لێکەم چنە سەر سندوقی دەنگدان دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بن تاکە حیزبە بتوانێت خزمەت بەم وڵاتە بگەێنێ تاکە حیزبە بتوانێت ئەم وڵاتە پارێزێت ڕابردوو مێژووی پارتی دیموکراتی کوردستان شایەتە ڕابردوویەکی پاک ڕابردوویەکی پڕ سەربەرزی ڕابردوویەکی پڕ لە شانازی ڕابردوویەکی پڕ لە ئەزمون ڕابردوویەکی پڕ لە حکومڕانی لە ڕووی کاری حکومڕانیەوە تاکە حیزبە توانوێتی حکومەتی هەرمی کوردستان لەسەر پێگەی خۆی لەو هەموو قەیرانە پارێزێت تاکە حیزبە بتوانێت ئەم قەیرانە و ئەم ناڕەحەتیە و کوردستان بگەێنێ بە ئارام کوردستانی بگەێنێ بە هەر چوار پارچی کوردستان بە لەیەک توانی سەربەخۆی بۆ کوردستان بەدیێک لێ کوردستانی گەورە ئەم گفتوگویانە بکەین زۆر سپاس بۆ کاک ئاوان حەمد ساڵح زیاتر ناسراوە بە ئاوانی لاوان کاندیدی ژمارە 4 ڕیزبەندیەکەی لە ناو کاندیدانی لیستی پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 190 ژمارەکەتان لایەت نەچێ ئاسانە ئەتوانن زۆر زوو بێتە هەزرتان سپاس جارێکتر کە میوانمان بوویت و ئامادەی پرۆگرامە کە بوویت وەڵامی 6 پرسیارتدایەوە بەخێر بۆی دەستان خۆش بێ بیتان نەچێ ژمارە 4م هەر چوار پارچەی کوردستان لەبیر ناکەن ژمارە 4 هەر چوار پارچەی کوردستان هێمایەکی جوانە دەستخۆش سپاس بۆ کاک ئاوان حەمد ساڵح کاندیدی ژمارە 4 لە لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان ژمارەی لیستەکە و ژماری کاندیدەکەمتان بیر نەچێ لە ڕۆژی دەنگدان تا لەگەڵ بربژێرێکی دیکە پێتان دەگەمەوە سپاسی هاوکاران دەکەم شالات وفێق ڕێباز موسا تا لەگەڵ بربژێرێکی تر لەگەڵ کاندیدێکی دیکە دەگەڕێ وڵاتان بەخۆی گەورەتان ئەسپێر.